سڵاو من ئەحمەد ئەندازیاری میکانیک و سێڤیس ئەدڤایزەر لە کۆمپانیای ساستوێتە. ئێمە هەر یەکەمان هەوڵ و کۆشیشمان بۆ ئەوەیە کە ژیانێکی خۆش بە تەندروستیشی باشەوە بژین و هەر یەک لە ئێمە ڕۆژانە بۆ چەند کاتژمێرێک یاخود زیاتر بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئۆتۆمۆبیل. کەواتە ئۆتۆمۆبیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تەندروستی هەر یەکەمان. ئەوڕۆکە دەمانەوێت باسی کۆمەڵێک لەو پارچانە بکەین کە لەنا ئۆتۆمبیلدا هەن ڕاستە بچووکن بەڵام کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی و ژیانی هەر یەکەمان. و یەکی تر لە پارچە گرنگەکانی ناوەوەی ئۆتۆمۆبیل بریتە لە فلتەری هەوا کە لە ڕێگایەوە هەوای دەرەوەی ئۆتۆمۆبیل دەچێتە ناو بزوێنەری ئۆتۆمۆبیل. ئەم پارچەیان پارچەی ڕەسەنە دروستکای وڵاتی یابانە، بەڵام ئەم پارچەیان پارچێکی ساختەیە و لە بازاڕەکانی کوردستان دەفرۆشرێت. ئەگەر بێت و ئێمە بەکارهێنەری ئەو پارچەیە بین، ئەو هەوای کە لە دەرەوە دەچێتە ناو بزوێنەری ئۆتۆمۆبیل بەم فلتەرەدا تێدەپەڕێت. ئەمەش وا دەکات کە لە سەرجەم پیسی و گەرد و تۆز و خۆڵێک بیپارێزێت، وا دەکات کە بزوێنەری ئۆتۆمۆبیل بە شێوەیەکی ئاسایی کاری خۆی بکات و هەروەها هێزێک و خێراییەکی تایبەت دەدا بە ئۆتۆمۆبیلەکە. و لە هەمووشی گرنگتر خۆکارێکە بۆ کەمتر سەرفکردنی بنزین. بەڵام ئەم فلتەرەیان زیان بە بزوێنەری ئۆتۆمۆبیلەکان دەگەێنێت و بنزینێکی زۆرتریش سەرف دەکەین لە هەمان کاتدا.